سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و ئازارەکانی توشبوانی تالاسیما. هەشتی ئەم مانگا ڕۆژی جیهانی توشبوانی تالاسیمایە. ئەوان ینی دەنگی خۆیان بە ئێمە ڕادەگەینن، دەڵێن کاکە کێشەمان هەیە، ئێمە کۆمەڵێک کەسین تووشی تالاسیما بووینە، منداڵ، گەنج، کەسی بە ساڵاچوو کە مانگانە پارێکی یەکجار زۆریان پێدەوێت تاوەکو ڕەوشی تەندروستیان باش بێت. هەرچەندە ئێمە لە نەخۆشخانەیەکی تایبەتی تالاسیمیاین، بەڵام دەمانەوێت بزانین لە نزیکەوە مەعاناتی ئەو نەخۆشانە چییە؟ ئەرێ بەڕاست چەندە ڕاستە دەگوترێت دەرمانیان نییە، دەگوترێت پێداویستەکانی تەندروستیان زۆر کەمە. بابزانین کێشە و گرفتەکان بە چ شێوەیەک؟ پێم بڵێ تۆ دەبینم دوو من لەلای دوو منداڵی هەردوو نەخۆشنەوە. بەڵێ هەردووچیان نەخۆش تالاسیمیایە. بەڵێ تالاسیمیای منداڵی خۆتە؟ بەڵێ هەردووی خۆمە ئەو دوانەمە یەکیشم ئەمری خۆی کردیە. سێ منداڵی سێ منداڵی تەلاسیمیا بۆ بەرێ یەک ئەمری خۆی کرد، یەک ئەمری خۆی کردی ئەو دوانەمایە. ئەو دوانش معاناتیان زۆرە، یعنی ئەوەی ئەمری خۆی کرد هەر بەو نەخۆشیان هەر ئەو نەخۆشیە تەمەنی چەند؟ 18 ساڵ ئەمری خۆی کرد. لە 18 ساڵی ئەمری خۆی کرد. بەرێ دوو منداڵی ترت هەیە. دوو منداڵی ترم هەیە. بە خۆت چ کارێک؟ بەخۆم کارمەندم لە تەندروستی. کارمەندی؟ بەڵێ کارمەند تەندروستی. باشە ئێستا کە ئەو کچە جوانە و ئەو کوڕە جوانە بەڵێ چۆنە ژیانیان؟ معناتیان چییە؟ ینی دۆخی تەندروستیان معناتیان باش نییە، لەبەر ئەوەی من هەموو مانجێ دوو بتڵخین لەو منداڵانە دەکەم. دوو بفڕ هەموو مانجێ هەموومان ئارێ وەڵا دوو بتڵخین هەموومان ئارێ بەخوا دادە تو هەموومان خینی لە قەلبت دەکەی؟ هەموومان. ئەتوش کوڕە جوان خینی لە قەلبت دەکەی؟ ئەگە خینی لە قەلبت نەکەی چ لێ دێ؟ نەخۆش دەکەوە. نەخۆش دەکەوی؟ بەڵێ. دوومان هەیە؟ بەخوا خینەکە ئێستا لە باقی خینە تۆ باشترەکەمە، بەڵام معاناتیان زۆرە، دەرمان و عیلاج و شتیان دێ مەسروفاتیان زۆرە. توش لەو زروف و زمانەی کارمەندێکی بەسیت بی زەحمەتە بەڕێوەبرنی. ژیانی تۆ لەگەڵ دوو کەس کە هەڵگیری ینی توشبووی تالاسیمیا بن ژیانت چۆنە؟ بەڕاستیم پێ بڵێ ئەو موچەی کە تۆ وەریدەگری یان ئەو داهاتەی کە هەتا بەشی خەرجیە و منداڵانە دەکەن؟ نابەش ناکە. هەریەکی بەلایکی میدوانێ مانگانە 200,000یان دەوێت، چکە فعسیان دەوێت هەموو هەریەکی. کەوایە تۆ ئێستا پێویستیت بە دەرمانە بۆ من بەزەبت بەێ وەلا فعسیان گرانە، دەرمانیان دەوێت، عیلاجیان دەوێت. ژیانەکەەوە قورسە ڕاستی قورسە. جا داوا لە حکوومەت لە خێرخوازان دەکەن یارمەتی و نەخۆشانە بدەن، ینی زەرورە زۆری زەرورە. پێم بڵێ دۆخی تەندروستی چۆنە ئێستا؟ واللهی حالیان هەمومان دۆخی تەندروستیمان ناجێگیرە. ناجێگیرە؟ بۆچی لەبەر چی؟ واللهی لەبەر کەمی دەرمان و پێداویستی دەرمانەک ئەو دەرمان هەیە یان کەممە دەرمانە؟ هەموو دەرمانەکان هەیە، بەڵام بە کواڵێتێکی زۆر خراپ. دەرمان هەیە دەرمان کواڵێتی خراپ، کواڵێتی زۆر خراپە و ئەو کواڵێتی خراپش جاروا هەیە و جاروا هەیە نیە. یعنی ئێستا دەرمانەی وەڵی یەک بە من نایخۆمنە وەڵا. ئێستا ئاسنم ببتە 6,000 7,000 یعنی ئەو دەرمانی ناخۆم ئەگەر بژمرم. باشەوە دەرمانە حکوومەتی عێراق دابینی دەکات پێم وایە نیە؟ بەڵێ، بەڵام کواڵێتێکی باش نییە، چونکە بەس دەرمانە سویسرێکە امتیازی هەیە لە دروست. پێم بڵێ کاکە ئەمە هەر ینی ماوەیەک بەر لێ ئێستا من بەرنامەم لەسەر ژیان و گوزەرانی ئێوە کرد. ناوە دەڵێن وەزعمان باشە، ناوە دەڵێن وەزعمان خراپە. خراپێکی وەزعی ئێوە چییە؟ نی چییە؟ بەس پێم بڵێ پێ بگە. خراپەکەی وەزعی ئێمە تا ئێستا یعنی جێگیر نەبووینە لەسەر دەرمانێک، لەسەر عیلاجێک، پێداویستێک. جاروا هەیە دێ، جاروا هەیە دەبڕێ لێمان، یعنی ئەو هەیە تا ئێستا خەستەخانەیەکمان نییە. ئێستا باشە هەیە خەڵکێکە بیتن لە بەهۆی نەبوونی دەرمان ژیانی لە مەترسی بێ، حالەتی تەندروستی تێکچوو بێ؟ بەڵێ لەوانەیە 19-20 نەخۆشمان بەس لەبەر نەبوونی دەرمان ئەمر خۆیان کردیە. چۆن وایە؟ چونکە ئاسنیان بەڵگە تێ بۆ قسە؟ بەڵێ بەڵگەم هەیە. 19 کەس بەهۆی توشبوون بە تالاسیمە و نەبوونی دەرمان؟ بەڵێ بەهۆی نەبوونی دەرمان. بەڵگە تەیە؟ بەڵێ، چونکە ئەو خوێنە قسەیان بەڵگەیە تۆ؟ ئەمە بەڵگەیە. ئەتوانم ئێستا بۆ دڕونکەمەوە. بەڵێ برادەرەکانم هەمووی لە پێش چاوی من ئەمر خۆیان کردووە. ئێستا برادێکمان لە ئینعاشە. بۆچی لە ئینعاشە؟ ئەو خوێنە تێەکە
ئەو خوێنەیش دەرمانێک ئەو خوێنە ئەبێتە ئاسن لە گیانت ئەبێ ئەو دەرمانە هەبێ دەرمانەکە بکوژێ ئاسنەکە بکوژێ ئیکاکە ئەو هەر خوێنتی ئەەکە هەر ئاسن زیاد دەبێت هەر ئاسن زیاد دەبێت کەمەکەمە دەبێتە 10,000 لەسەر دەرمان زۆر گرینگە ئەو دەرمانە لە خوێنەکە گرنگترە چۆن خوێن گرنگە دەرمانەکەیش گرنگە. بابزانم چیرۆکی تۆ و کوڕەکەت چییە؟ ئەنگۆ وەساتان چۆنە کوڕەکەت تەندروستی سەرەتا بەخراتندا دەگەم باز جانە وەلاوەت ئیمە خراپە بۆ خراپە لەبەرچی لەبەر ئەوەی تەلەتیمە خاتەخانە بەڵام ئەوە خەستەخانەیە ئێوە ئێستا ئەوەی دەیبینن خەستەخانەوە دەبینم دکتۆری لێە کارمەندی تەندروستی سەر بەخۆنێ سەر بەخۆنم باشە تۆ پێویستیت بە خەستەخانەیە یان پێویستیت بە پێداویستی دەرمانە بۆ منداڵەکەت پێویستیم بە دەرمانەکە زیاتر بە پێویستیم بە هەدوو ئێستا دەرمانی وەرناگری دەرمانی وەرەگرم بە دەرمانەکە زۆر کەم بووە خۆم کەمەندام خێدام کەمەندامی خێزانیشت کەمەندام کوڕەکەت دەڵەتیمە خۆت کەم ئەندامی خێزان کەم ئەندامە کوڕەکەش چەند منداڵت هەیە بەس ئەوە دوو کوتەکەم هەیە ئەوان ساغن ئەوان تاغن پێم بڵێ تۆ چۆنە لێدەی کوڕی تۆیە بەڵێ جانیم کوڕی تۆیە بەڵێ ئێستا خێنی تێداکە ئێستا خێن تێگە خۆی کە سپاس بۆخوای گەورە خێنەکە تەوا دەمیمڕە کێشەی خینتان هەیە سپاس بۆخوای گەورە بە قانونی خێرخوازان کێشەی خینمان نماوە ئێستا کێشەی مە کێشەی هەرە گەورە یەک داو دەرمانە دوو خەستەخانەشی تایبەت بە خۆمان نییە ئێستا بە قەنەعەتی من یعنی خەستەخانەکەمان لە ئاستی خراپترین کوالیتی خەستەخانانە لەبەر چی ئێستا لەوانەیە دکتۆرەکە کارمەندەکەی تەندروستی جێ لێمێ دەڵێ کاکە فەرمووەمە پشوشمان نییە خزمەتیان دەکەین گلەیمان لێ دەکەن سپاس بۆ خۆی گەورە سپاس بۆ دکتۆرەکان ئەوان ینی خزمەتەش باش دەکەن بەس تۆرە ینی سەیری ینی خەستەخانەکە بە کەرەفانە ینی بۆمان ینی ئەو دروست کراوە یعنی بزانێ ینی بە قانونی مێ ئێستا کێشە لەگەڵ خەستەخانەکەیە یان لەگەڵ پێداویستی و دەرمانەکە کێشەم هەم لەگە خەستەخانەکە هەیە هەم لەگە پێداویستی دەرمانەکەی کاکەمەلان یعنی ئێستا عیلاجمان بۆ دێ بە خراپترین کوالیتی ڕۆژەکە حەبی ئێک جێمان بۆ دێ عێراقیە ڕۆژێک بۆمان دێ ینی تورکیە ڕۆژێک بۆ ینی بۆمان دێ سویسڕەیە باش ئەو حەبەی دەخۆن چیان بەسەر دێ ئەو ئەبەی دەخۆن بە قانونی وێ ئاسنەکەیان دابەزیتن بێت زاروێ مەسەلە ئەمەکە دانابەزی دانابەزیتن زاروێ ینی بە قانونی ئاسنەکە زیادیش دەبی لەسەر وێ توشبوانی تالاسیما لە سنووری پارێزگای هەولێر لەسەر ئاستی کوردستان ڕێژەکە یەکجار زۆرە بەڵام ئەگەر پارێزگای هەولێر وەکو نمونە بهێنینەوە نزیکەی 2000 کەس لە هەولێر تووشی تالاسیمیا بوونە وەکو دەبینن منداڵ ئافرەت تەنانەت خەڵکێک کە تەمەنی لەسەرەوەی 20 ساڵیشە گرفتی ئەوان گرفتی هەرە گەورەیان وەکو خۆیان باسی لێوە دەکەن مەسەلەی دەرمانە دەرمان چەند جۆرێک بەکاردەهێنرێ بۆ هەر نەخۆشێک کە بە شێوەیەک لە شێوەکان حکوومەتی عێراق ئەم دەرمانانە دابین دەکات بەڵام وەکو خۆیان دەڵێن کوالیتەکە یەکجار خراپە ئەو دەرمانەی کە لەم نەخۆشخانەیە دابش دەکرێت وەکو پێویست نییە مادەی ئاسن لە خوێنیان زیاد دەبێت ئەو دەرمانە واناکات مادەی ئاسن لە گیانیان کەم بێتەوە بەدەر لەوەی کە خەڵکێک ینی تووشی تالاسیمیا بۆ لە کوردستان ئەم جارە گرفتی هەرە گەورەی ئەم نەخۆشخانەیە ئەوەیە بێجگەل لە توشبوانی تالاسیمە لە کوردستان خەڵکێک لە دەرەوەی کوردستانی هاتون بۆ نمونە ئەم خێزانە لە ڕۆژاوای کوردستان هاتوون و چاویان لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە خێرخوازانە حکوومەتی عێراقا لەوەی پێداویستەکەیان بۆ دابین بکات تۆ خەڵک چێن دەرەی والله خەر پیر و جوان ڕۆژاوای عفرین ئەفرین چەندە تۆ لێرکوانەی خوێن وەردەگری و چارەسەر وەردەگری تقریبا 5 سال ئێرامە لە کوردستان 5 ساڵ لە کوردستانی باشە خزمەت گوزاریەکانی ڕۆژاوە لەگەڵ ئێرە چۆرە لە ئەفرین هەبوو نا لە عفرین نییە بەس لە حەلەب بابوو سووریا کەوای لە ئەفرین هیچ دەرمانێک لێرە باشترە لەوێ نا ئێرە باشترە باشترە تۆ مانگانە چەند خوێن دەدەیت والله دوو جار خوێن وەردەگری ئەی دەرمان دەرمان نییە نییە دەرمان قەت وەردەگری
ئەوە خۆشکیشت هەر بە هەمان شێوەیە آه. ئەویش توش بووە ئەوە دایکتە بەێ لە خێزانەکەیەوە چەند کەس هەڵگیری ئەوەن تووشی تالاسیمیا بوون چەند بەس دوو کەس دوو کەس مانگانە چەند پارە و خەرجیتان وڵە پارە زۆر داوێ بەس پارە نییە پێم بڵێ وەکو باوکێک تۆ دەڵێ معاناتمان زۆرە کاکە ڕێگا بە من دەن با قسە بکەم من بەسەر هاتم هەیە کچم عملیاتی بۆ کرایە پارەم نەبووە چی بوو مشکلەکەی تۆ مشکلەکەمەوە بوو کچم لێرکانە تووشی نەخۆشی فاتەڕەشەی هات سێ ڕۆژدارێک بتلەخینم تێ کرد سێ مانگ خەستخانە نەبوو دەبا سڕم داناوە لاهلی بە چل وەرەقەی هەتا عملیاتەکەی بەرێ لە خەستەخانەش ئێستا کە دکتۆرەکان کردیتیانە پارە دانی پاشنێژان ینی ئاگا دکتۆر لە خەستخانەی هاوکاری بکە بڵێ نەخۆشخانە حکومیەکان گەریان بۆ کچەکەن نەدەکرد دەیان کرد دەبا سڕم زۆر گربان تعاملیشی نەدەکرد تەمەن نەدەگەیشت نەدەگەیشتی ئەگا تا ئێستا نەم کردبا لە کەرەنتینەکەی دەمرد چکە خوروکەکانیشی تێکچوو کەس یارمەتی نەدا کەس یارمەتی نەدا کەس یارمەتی نەدا باشە چەند کەسی وا هەیە تووشی ئێستا بە سەتان کەس هەیە ئەو فاتەڕەشەی کە لۆ بکرێ نیتی ئیمکانیەتی نیتی عملیاتەکەی بکە یعنی ئێستا هەر کەسێک خواست یان حکوومەت یان لایەنی پەیوەندیدار هاوکاری ئەو کەسانە بکە کە پێویستی بە نەشتەرگەریە بەڕاستی ڕێژەکە زۆرە بەڕێز ڕێژەکە زۆرە و خێریشان دەگاتێ و داوا لەو کەسانە دەکەم کە دەستنە عەز و ئەمڕەش کە ئەو سار نەش بووە بابێن خێری بەوانە بکەن ژیانیان ڕزگارکەن هەندی عەزەکەی خێرە. خاتۆ هۆنیە یەکێکە لەوانەیە کە تووشی تالاسیمیا بووە دایکەکەی لێرەیە باس دەوە دەکات پێویستی بە نەشتەرگەریە فاتەڕەشەکەی بە شێوەیەک لە شێوەکان تووشی نەخۆشیەک بووە دەبێت نەشتەرگەری بۆ بکرێت بەڵام وەکو دایکی دەڵێ ئێمە خەڵکی خەلیفانی ئیمکانێتمان نییە نەشتەرگەریەکەی ئەو کچە جوانە پێویستی بە 3500 دلاری ئەمریکیە کە بە تاوەتی چا دەبێتەوە ینی کێشەی فاتەڕەشەی نامینێ بەڵام ئیمکانێتیان نییە چێن دەرێت دێشی گیانە چێن دەرێت دێشی قەلبت زگت دێشی حەز دەکەی چابیەوە دوعا دەکەی کەسێک یارمەتیت بدە زوو چاببیەوە باشە تا ئێستا ئیمکانێتتان نەبووە نشت دکتۆر چی گوت دکتۆر دەری فاتەڕەشی لۆ دەرینە دەربین بەرێ مانجێ سێجا خوێنی تێکەمە ئەلعانە هەمووی دە ڕۆژە بهینایتمەوە گوتەبیلۆ جێژ لە بهینی کەوایە ئەتو ئێستا خەم و خەفەتی تو بوویتە ئەو منداڵە ئێچی دیشەوە باشە ئێستا ئەگەر کەسێک خێرخوازەک بێ 35 وەرەقە بدات بە تو ژیانی ئەو کچە ڕزگار دەبێت ڕزگار دەبێ وڵا ڕزگارە بیبەرێ یعنی دکتۆر گوتی ئێمە نەشتەرگەری بۆ دەکەین کێشە نامین کەوایە ئێستا تۆ داوا لە لایەنە پەیوەندیدارەکان و خەڵکی خێرخواز دەکەین فریایە و کچە جوانە هۆنیە بێت تۆش چاوەڕێ دەکەی هۆنیە باشە ئومێد دەکەین ینی خەڵکی خێرخواز لایەنی پەیوەندیدار بەدەنگ داواکارەکەی ئێوە بێ و هۆنیاش لەم نەشتەرگەریە بکە و ژیانێکی باشی هەبێت لە داهات ئەوانە سکاتشان پێچی یعنی هیچ محاش و دشمان نیە ماشتان نا بەخۆی بەخوای بخۆ بۆ زمانی بەڕ بەخوای محاشمانتەیە بەریە چدا ئیش دەکە وڵا هیچ ناکە گە ڕۆژە حەمەلێک ئیشەکە بێت تۆ چەند ساڵە ینی پێداویستی وەردەگری چارە سەر وەردەگری 16 ساڵە ئێستا دۆخت چۆنە وڵات دۆخەمیش باش نییە داکمیش نەخۆشە لە ساو حالەی شێر پەنجەی هەیە بخۆمیش بامیش عملەتیە هەنجار هەیە هەنجار نییە بخۆمیش دەبێ عملیاتی فاتەڕەشم لە بکە ئێت بکەم نەشتەرگەری پێویستە ئەرێ وڵا بەست بکەم ئیمکانیم نییە لە چێ بینم چم دەستی عالمی پانکەمەوە تا ڕباشە کەس دێرە پێویستی بە نەشتەرگەری وڵا زۆر هەنە پێویستیان پێیە وە هەیە لەمەش خراپتر هەیە بەس نەخۆشخانەی حکومی هەیە حکوومەت هەیە ئەخە دەبێ سڕی بگری هەنجا بە بەرمان دەکەوی هەنجا بە بەرمان ناکەوی بەخۆت زانی ئێستا نەخۆش زۆر بیە هەوا تێت و نەخۆش زۆر دەبیتن ڕووی لە زێ دەبوو ئەرێ وڵا چارەسەریش نییە چارەسەر لە چ دەی بچێ دەرەوەی وڵات جارە پێم بڵێ چەند کەس تالاسیمیایی هەیە لە هەرێمی کوردستان لە هەولێر ئەگەر زانیاریت هەبێت سەبارەت بە ئامارەکان ئاماری توشبوانی تالاسیمیا لە ساڵی بۆ بڵێ کۆی گشتی
توشبوانی تالاسیمیای هەولێر 650 توش بووە جگە لە 200 زیاتر لە 200 ئاوارەمان هەیە بە کۆی گشتی کوردستان 3600 توشببووی تێپەڕاندووە کۆی گشتی کوردستان دەڵێن ئێمە توشبوانی تالاسیمیا بارودۆخی توشبوانی تالاسیمیا سەختە لەبەرەوەی ئێمە چەند ڕێژەکەمان زۆرە ڕوو لە زیادبوون ڕۆژی لە زیادبوونە ئەوە جێگەی مەترسیەکە کامەرانان ئێستا ئەمن چەند جارێک باسم کردووە کە من توش بووم با ڕۆڵەی نیشتیمانەکەی من دوای من توش نەبێت نانی با پلانێکمان هەبێت ئێمە پلانێک دابنێن لە حکوومەتی هەرێمی کوردستان داوا دەکەم هۆشیاری بڵاو کاتەوە گەنجەکانمان هۆشیار بن بۆ ئەوی چیتر ئەم نەخۆشیە بۆ ماوەی درێژخانە سەرش بەر لە زەوات پێکانی یا سەرگیری دەبێ خوێنی خوشکنینی خوێن بکەن بڵێ ینی ئەو کەم تەرخەمیەوە دەکا و بڵێ کەم تەرخەمی هەیە بەڵێم نییە هەیە من داوا لێرە دا دەکەم لە مامۆستایانی ئاینی لەوە بۆ نمونە وەزارەتی ئەو قافیز مامۆستا ئاینی مارە بڕی نەکا بێ پشکنین بێ پشکنین پێم بڵێ بەشێک لەوانەی تووشی ئەو نەخۆشیە بوونە دەڵێن ئێمە پێویستیمان بە نەشتەرگەری هەیە بەجددی چەند کەس لێرە پێویستی بە نەشتەرگەری هەیە و پارەی نییە ینی ئەو پێداویستیانەی کە دابینیش دەکرێت ئێمە دەبینین خوێن هەیە کاربندی تەندروستی هەیە دکتۆر هەیە بەڵێ دکتۆر هەیە کاکامان ئەم جارەکەی کەس گوتم دکتۆر هەیە دەرمان نییە دکتۆرەی چاکمان هەیە لە سوپاسیان دەکەین دەرمان هەیە بەس کوالیتی خراپە پێم وایە هەیە ئەخەوە بە نەبوون حیساب دەکەم ئەمن ئەوەی حیساب ناکەم هەبوون ئەو نەشتەرگاریە لابردننی فاتەڕەشەیە کە فاتەڕەشە سپڵی پێ دەڵێن ئەو ئێمە توشبوانی تەلاسە بەهۆی ئەوەی هەموو نەخۆشی تەلاسمە پێویستیانە بەس هەیە زووتر دەری هێناوە ئەوانەی گەورەکان پێویستیان نیە زیاتر بچکۆکان پێویستیانە ئێستا کەمیان هەیە گەورەکان ئەگەر بڵێم تۆ کەسێکی چالاکوانی لەو بوارە بۆ خۆشت هەر ینی تووشی ئەم نەخۆشیە بووی لەگەڵ بەرپرسان قسەت نەکردووە بۆ لە حکومی نەخۆشخانە حکومیەکان ناکرێت کێشە لە سڕەیە؟ کێشە لە سڕەیە کێشە لەو موادەیە کە بەکاردێ لە ژووری ئەمەلیات کە موادەکە کەمە بۆ نمونە توشبوان تەلاسمێمان هەیە ڤایرۆسی هەیە پێش ئەو دەرزیکی ڤایرۆسی دەبێت لێ بدرێ ئەو دەرزیش کولفەی گرانە. ماندوو نەبی خەریکی چی ئێستا تۆ؟ خەری کانودانانیمە کانونیدانی خوێنشت وەرگرت ئەمە بۆ چیان خوێن وەرگرت؟ بۆ مختبەر فاسی دەکەن بزانم خوێنەکە ئاسلی زۆرە کەم نا متابقەکەی متابقەی لۆ دەکەن و بزانین نزبێخینیشی چەندە باشە کەسێکی وەکو ئەم نەخۆشە وەکو ئەم گەنجە پێویستی بە چەند جار حاڵەتیەوە هەیە؟ مانگ وایە دوو جار دێت دوو جار دوو بەتری تێدەکەی باشە کارمەندەکان وەک پێویستن بۆ دابینکردنی پێداویستەکانی ئەو نەخۆشە باش ئایمان نییە یعنی کێشەتان کێشەمان نییە پێڕادەگەن بۆ نەخۆشەکان؟ بەڵێ نەخۆش زۆر نییە؟ بەڵێ وەڵڵا زۆرە زۆرە یعنی ڕۆژانیان بۆ چەند کەسی وا لە چارەسەر دەکەن؟ 56 ئەگەر هیچ زاوێ دەکەین مناسبە 100 نەفەر ئەگە وەختی مناسبات جێژنە شوارە دی بەڵێ کەوایە زۆرە بەردەوامیەوە ڕۆژانەیە 6 50 بتەخینمان لێ ڕۆژانە کاتی پشووەکە چتان دەکرد هەر ئیش هەبوو؟ هەر ئیشە بە ماو ئەو ماوەی کردنتینی هەموو ئیشمان کردن بەردەوامە بەردەوام داوام یعنی نابی بوەستن نابی بوەستن دکتۆر ئێوە بەڕێوەبەری ئەو سنتەرن پێم وایە فشارێکی زۆرتان لەسرە نەخۆشێکی زۆر هەیە گلەی نەخۆشەکان لەسەر خراپی دەرمانەکانە گلەی نەخۆشەکان لەسەر ئەوەی کە پێویستیان بە نشتەرگەری هەبێ دەڵێن کاکە وەڵڵاهی ئێمە پارەمان نییە بەڕاست ینی ئەو پێداویستیانی لێرە پێشکەشیان دەکرێت ئەو معاناتەی کە ئەوان هەیە چەندە ڕاستە چەندە دوورە لە واقع بەڵێ خۆی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی 8 مایسی دیاری کردووە بە ڕۆژێکی جیهانی نەخۆشانی تالاسیمیا ئامانج لەو ڕۆژە چییە؟ ئامانج لەو ڕۆژە گرنگجیدانی حکوومەتە بە نەخۆشی تالاسیمیا ئەوە لەسەر هەموو جیهان نەکە لەسەر کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە نەخۆشانی تالاسیمیا بەڕاستی
کەم تەرخەمی نەکردووە یعنی ئەوی پێی کراوە لۆی کردی بۆ دەکەن بۆ نمونە ئیشی مە چیە لێرە ئیشی مە چەند ئیشەکە نەخۆشانی تەلاسیمیا خوێن کەم دەکات لە لەشیان بەردەوام ئەوانە نەخۆشیەکان وایە دەبتە هیمۆلیسیس یعنی خڕۆکە سوورەکان دەشتێن کە خڕۆکە سوورەکان شکان ڕێژەی خوێن کەم دەبی لە لەشیان پێویستیان بە خوێن وەرگرتن ئەوانە نەخۆشەکانمان دابەشمان کردوون نزیکەی 1200 نەخۆشمان هەیە بە دەوروبەر سەردانیمان دەکەن بۆ خوێن وەرگرتن خوێنەکەی کە وەردەگرن بەشەکیان 2 هەفتە جارە وەردەگرن هەندێکیان یعنی نسبەتیان 3 هەفتە جارە وەردەگرن نسبەتیان مانجێ جارە خوێن وەردەگرن ئەو خوێنە لە بەسوپاسەوە لە بەڕێوەبەراتی بانک خوێنی هەولێر تۆمان دابین دەکەن کێشتان نیە لەو بارەوە طبعاً لەو بانقی کە خوێنمان لۆ دێ خوێنەکە فیلتەر کراوە ئەو فیلتەر کراوە طبعاً کە بۆمان دابین دەکەن کولفەتی زۆر تەکلیف دەکە لە سەوان دەبی ئەوان ئەمە وابزارم ئەگەر غەڵەت نەبم ئاگاداری سلێمانی دوهۆک نیمە بەس ئاگاداری جنوبم چونکی سایتێکمان هەیە لەگەڵ یانی یەک شار لە جنوب لە کەرکوک بەخوار و هەتە بەسڕای فلتەر ناکرێتن وحیدین ئەمە لێرە لە کەوای حکوومەت خەرجێکیان بۆ سەرف دەکات وایە سەرف دەکات بەس پێم برێ دکتۆر ینی ئەوە پێویستیمان بە نەخۆشخانەی گەورەترە ڕژەکەمان زیاترە پێویستیمان بە کوالیتی باشی دەرمان هەیە بە نەشتەرگەریەکان هەیە سەبارەت بە چارەسەر ئەمە ئەوە بەنسبەت خوێندان دووەم چارەسەرکردنەکە ئەمە ئەو دەرمانە ڕئیسیەی کە بەکاردێنین لۆ نەخۆشەکان دوو دەرمانی ڕئیسیە ئەوە کە خوێنی وەردەگرن نەخۆشەکان ڕێژەی ئاسن زیاد دەکرێت لە شیان دەبی دەرمانەکیان بدەنێ و ئاسنەبین نەخۆ دەرمانەکە باشەوەی ئێستا ئەو دەرمانە ئەگەر وەرنەگری نەخۆش دەمری لە بەوەی ئاسن دەنیشێ لەسەر دڵیان تووشی نەخۆشی دڵ دەبن لە تەمەنەچی لە 20 ساڵی لە 25 ساڵی 30 ساڵی ئەو ئاسنەماوەیەکی زۆر لەسەریان لە ناو لەشیان کۆب بێتەوە لەسەر دڵیان دەبێتە هۆی ئەوەی کە وەفات دەکاتن ئەمە دەرمانەکە هەیتمان دەرمانەکە تەوان بەغدا دابین دەکاتن بەڵام دەڵێن کوالیتی باش نییە حکوومەتی عراق پارەیەکی زۆر سەرف دەکات بەڵام دەرمانەکە کوالیتیەکە ئەمە 18 محافەزەنێ لە عراق هەر 18 محافەزە ئەوە دەرمانەکە ئێکە جێدی عراقی ئێستا عراق بخۆی جیاوازی ناکە هیچ جیاوازی ناکە بە شێوەیەکی ڕێک و پێک بەردەوام هەیتمان ئێکە جێت پێتان باشە دەرمانەکەیەوە واللهی ئەمە دەرمانەکە خۆی ئەو دەرمانە ماوەی بەلایەکەمەوە 6 مانجی دەوێت داتای 6 مانجی دەوێت هەتا بەس ئەمە دەبینین مەسەرەن ئێستاکەەوە 3 مانگە دەدەین دەبین ڕێژەکە دێتە خوارێ ینی ڕێژەی ئاسنی دێتە خوارە ئەمە فاسی دەکەین نەخۆشەکە کە دێ کە عیلاج و چارەسەری دەکەین ئەو دەفتەرمان هەیە تەمەشا دەکەین ڕێژەی ئاسن دادەبەزی ینی کەواتە ئەو حەبە ئیشەک دەکات ئەگەر تەمەشای جنوب بکەین لەوێ کەس دەنجی نییە ئەمە لێرە ئەمە بەڵێ ئەمە نارێن کەم و کورتی نییە ئەو حەبە کە دەخوا پێشترێ حەبەکی سویسریمان هەبوو هەندێک مزعافات هەیە حەبی باشتر هەیە ئەگەر حکوومەت طبعا حەبی باشتر هەیە طبعا حەبی باشتر سەبارەت بە نەشتەرگەریەکان دەڵێن پارەمان نییە و لە دەرەوە پارەیەکی زۆری دەوێت نەشتەرگەری طبعا ئەمە لێرە ئەو نەخۆشانەمان نەخۆشانی تەلاسیمات کێشەکمان هەیە فاتڕەشیان ئەستور دەبی لە بەوەی خوێن زۆر وەردەگرن ئەمە وەرەقەی حالایان دەدێنێ منداڵەکان بۆ خەستخانەی ڕاپەڕین لە خەستخانەی ڕاپەڕین بەشی جراحەی ئەطفال هەیە خوێنەکەی لەوێ فاتڕەشیان عملیات دەکرێت بەس من نازانم سڕەکە ئەگەر گلەی ئەویان هەبی دوور و نزیکی ئەم معلوماتم لەسەوەی نییە گەورەکانی ڕەوانی لە خۆشخانەی ڕزگاری دەکرێت هەمان شێوە بەشی جراحەی لێ عملیاتیان دەکرێت لەم بەدواداچوونەدا ژیانی بەشێک لە نەخۆشانی تالاسیمامان لە نێو هەرێمی کوردستان بە تایبەت لە نێو ئەم سنتەرەی شاری هەولێر خستە ڕوو کە ژیانێکی کولەمەرگی دەژین و بەشێکیان دەڵێن چاوەڕێی هیممەتێک دەکەین لەوەی نەشتەرگەری بۆ نەخۆشەکانمان بکرێ و ژیانی ئەوان بپارێزرێت بەڕێوەبەری ئەم سنتەرە دەڵێت پێویستیمان بە نەخۆشخانەیەکی گەورە هەیە پێویستیمان بە بودجەیەکی باشتر هەیە بۆ ئەوەی نەخۆشانی تالاسیمیە زیاتر خزمەت بکرێن نەخۆشانی تالاسیمیا چاویان لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و خێرخوازانە بۆ ئەوەی لە دۆخێکی باشتر لەوەی ئێستا کە تێیدا دەژین ژانێکی ئارام ببەن سەر
تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.